سڵاتان لەبێتۆن کاتتان باش بە خۆشحاڵە لە پرۆگرامێکی دیکەی پرس و چارەسەر جارێکی تر لە خزمەتانە. پێگەیاندنی کچ تاپۆکراوە لەسەر دایکبووی کوڕ تاپۆکراوە لەسەر باوک. کاتی منداڵ باسی سەفرە و سیاحا کات دایک و باوک باسی تازی و شایە کات. کاتە جۆرێکە لە بازرگانیکردن بە لەشی کەسانی دیکە و بەڵام لەڕێی سۆشیاڵ میدیاوە. ئەو حاڵەتانی کە دروست بوون زۆربیان لە نەقسی ئینسانەکەەوە دروستە بێت. زۆر کەیسمان هەیە نامەی بە هەڵە بوو هاتووە. ڕقەمی هەڵە بووە. پەیوەندیەکانی کەش لەگەڵ خێزانەکەی پتەوترە تاوەکو کوڕ چۆن ئاگاداریم حاڵەتە بندێک و باوک. هەمان بووە هاتووە ئەمری 13 ساڵ بۆ درراوە بە شوو واتەزانانی ئەمری 25 ساڵ. بۆ من ئەوەی کچەکانمان داوای ئەکات پەروەردەیانکەین کوڕەکانمان شتێکی تری ئەوێ. لە دایک بوونەوە هەتا پیری خۆشەویستی زەوی. دایک یاخود باوک چۆن لە ڕووی دەرونیەوە کچەکە یاخود کوڕەکە ئامادەکە. زۆرێک لە کوڕانیش لە تەمەنی هەرزەکاریە ئەبن بە قوربانی لەو باندانە. مرۆڤ چۆنی باگادار مافەکانی خۆی نەبێ. نازانێت کە ئەم فەیسبووکێک کە بەدەستەوێتی و چاتێکی لەگەڵا کرێ بە مەبەستی بازرگانی قسەی لەگەڵا کراوە.